بۆکان حەسەن لە ساڵی 2015ەوە کار لەسەر جێگیرکردنی زمانی کوردی سۆرانی دەکات لە گوگڵدا. زیاتر لە ساڵێکە بۆی لە هاتوویە و گەنجاڵەبجەیە زمانی کوردی سۆرانی بۆ بەشی وەرگێڕانی گوگڵ زیاد بووە. ئێستا بۆکان دایانانێکی دیکەی لە بواری وەرگێڕاندا کردووە وەرگێڕانی ڕاستەوخۆیە بۆ زمانی کوردی سۆرانی. مەڵێ خۆشبەختانە لە ئێسایە لە ڕێگەی گوگڵ کرۆم و وەبگەرەکانی تریشەوە بەتایبەت گوگڵ کرۆم کە هی کۆمپانیای گوگڵامە زۆر باشە وەبگەرێکی زۆر باشە بەکاربهێنرێت. لە ئێستا توانین لە ڕێگەی ئەکستێنشن بەشی زمانەکان بۆ زمانی کوردی ناوەندی چالاک بکەیت. لە ڕێگەی ڤیدۆ توانین لە هەر ڤیدۆیەک لەناو هەر تۆڕێکی ئینتەرنێتدا بێ، ئایا بۆ منە لە یوتیوبە بێ، ئایا بۆ منە لە نێتفلیکسە بێ، ئایا لە هەر شوێنێک لە شوێنەکان بە زمانی عەرەبیە بێ، فەڕەنسیە بێ، ئیتاڵیە بێ، هەر زمانێک لە زمانەکانی جیهانە بێت ئەتوانی ژێرنووسی بکەی بۆ زمانی کوردی ناوەندی بە شێوەیەکی وەرگێڕانی ڕاستەوخۆ. خۆی گرنگیان پرۆژە لەوایە سەبتایتڵ وەرگێڕان بۆ ناکە، بەڵکو ڕاستەوخۆ دەنگی کەسەکە وەرگێڕانی بۆ کامە پێوتێ لایف ترانسلیتکە وەرگێڕانی ڕاستەوخۆی دەنگی کەسەکەکە بۆ کوردی ناوەندی. ئەمەش هەنگاوێکی زۆر باشە. بۆکان تا ئێستا 28 کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی گوگڵدا ئەنجام داوە و توانیوێتی 1,350,000 داتا لە پیت و وشە بۆ بەشی وەرگێڕانی گوگڵ زیاد بکات. بەردەوامیش کار دەکات بۆ زیادکردنی وەرگێڕانی دەنگی لە گوگڵدا. لە ئایندەشدا کۆمپانیای گوگڵ وەک لە کۆبوونەکانە باسی کرۆ ئێوێ ئیش بۆ دەنگ بکات بۆ ئەوەی لە بەرهەمەکانی خۆیان بەرهەمەکانی گوگڵ خۆی زیاد بکرێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە وەرگێڕی گوگڵ و یوتیوب و هەموو ئەو داتانەی کە بەکاربهێنرێتەوە بۆ دەوڵەمەندکردنی زمانی کوردی لە جیهانی ئینتەرنێت و لە تۆڕی ئینتەرنێتدا. ئەوەی بە پێمەجار بێ کار و بەپێی ئەو بابەتانەی کە کۆمپانیای گوگڵ دیارەکە ئێمە ئیشی لەسەرەکەین بۆی بتوانین زمانی کوردی دوانەکەوێت بچێتە ئەو شوێنی کە ئێمە پێویستەکە بگەین پێ. بۆکان یەکەم کەسە لە کوردستان زۆرترین داتای بۆ جێگیرکردنی کوردی ناوەندی داغڵ کردووە، هەرچەندە خزمەتەکەی گەنجەکەی هەڵەبجا دەستکەوتێکی نیشتیمانی ئەو گشت تاکێکی کورد سوودی لە دەبینێت، بەڵام ئەوەی جێگەی نیگەرانیە تا ئێستا هیچ پاڵپشتێکی دارایی و معنەوی لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەوە پێشکەش نەکراوە. ئەویش دەڵێت بێباکی حکوومەت ساردی ناکاتەوە و بەردەوام دەبێت تا کاری زیاتر لە بواری وەرگێڕانی گوگڵدا بکات. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.